سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەرژنەرخاندنی یادی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی لە گوندی ئەڵمانە، گیانەدەستن و برینداربوونی چەند کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان، کۆچی دوایی هاوڕێ یەدێ بیگلەری لە وڵاتی سوید، بەیانیە چوار ڕێکخراوەی کرێکاری لەسەر بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئێران، مەرگی گوماناوی بەنچراوێکی سیاسی لە تەران و سەپاندنی سزای نوێ زیندان بەسەر شەکیلا مۆنفەرێت. درێژی هەواڵەکان، ناڕزایەتی خەڵکی دێولان لە ئاز هاتوچۆی بارهەڵگرەکان لەو شارە. ڕۆژی پێنجشەممانەوەی خاکەلێوە خەڵکی شاری دێولان لە ئاز هاتوچووی بارهەڵگرەکان لە مێحوەری بڵواناوە و ڕوودانی ڕووداوی هاتوچۆ ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان بەهۆی هەبوونی دەیان معدەن و ترانزیتی بوونی جادەی دێولان بۆ بڵوانەوە، کامیۆن و نەوت هەڵگرێکی زۆر لەو مێحوەرەدا هاتوچوو دەکات، لە حاڵێکدا جادەکەی ستاندارد نییە و ساڵانە دەیان هاونیشتمانی بەهۆی ڕووداوی هاتوچۆ دەبنە قوربانی یان بریندارە بن. بەرزنرخاندنی یادی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی لە گوندی ئەڵمانە. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی پێنجشەممانەوەی خاکەلێوەی 1403 کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سنا لەسەر مەزاری هاوڕێ فواد مستەفا سوڵتانی لە گوندی ئەڵمانە کۆبوونەوە. بەپێی ئەو راپۆرتە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سنا با کۆبوونەوە لەسەر مەزاری نەمەر فواد مستەفا سوڵتانی لە گوندی ئەڵمانەی مەریوان با ڕاگررتنی یەک خۆلک بێجەنگ و خوێندنی شار یادی ئەو هاوڕێ فیداکار و کۆمۆنیستیان بەرزنرخاند و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازی کاک فواد و هەموو گیان بەختکردوانی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە بن. بەڕەوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە ئیلام و کرماشان. ڕۆژی پێنجشەممانەوەی خاکەلێوە خەڵکی ئازادیخواز لە شارستانەکانی چوار سەر بە پارێزگای ئیلام و قەسرێ شیرین لە پارێزگای کرماشان مەراسمی شکۆزاری نۆرۆزی سەرکەوتنیان بەڕێوە برد. بە پێو وێنە و وێدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هەزاران ژن و پیا و باجل و بەرگی کوردیەوە مەشغەڵی ڕزگاریاندا گیرساندووە و لەگەڵ موسیقای ڕەسەنی کوردی بە جۆری ئاگری نەورۆزدا شای و خۆشیان دەربڕیوە. شانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا ناوەنجامنیەکانی ڕژیم گوشاری زۆریان خستبووە سەر شارەکانی مەدەنی بۆ ئەوەی ڕێگە لە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز بگرن، بەڵام خەڵکی شۆڕەشگەر با جرۆش و خڕۆشێکی زۆرەوە پلانەکانی ڕۆژیمیان پوچەڵ کردەوە و نەورۆزی 1403یان کرد بە نەورۆزی ڕزگاری لە کولتوری کۆنەپەرستی ئیسلامی و هەزاران گەشتیاریش لە شارستانەکانی دیکە ئێرانەوە لە مراسمەکاندا بەشداریان کرد. گیانەدەستان و برینداربوونی چەند کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان. ڕۆژی پێنجشەممانەوەی خاکەلێوە 5 کۆڵبەر لە سنووری چەچەی هەورامان، چەند کۆڵبەر لە سنووری سەردەشت و کۆڵبەرێک لە سنووری بانە بەهۆی بەربوونەوە لە بەرزای بەسەختی بریندار و 2 کەسیان گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو 5 کۆڵبەر لە سنوورەی چەچەی هەورامان لە بەرزایی بەربوونەوە و کۆڵبەرێک بە ناوی شۆڕەش شەکەری خەڵکی گوندی ئاڵمانەی مەریوان گیانی لەدەستە و 4 کۆڵبەری دیکە بەسەختی بریندار و بۆ نەخۆشخانەی شاری نەوسود گوازرانەوە. لەلایەکی دیکەوە چەند کۆڵبەر بە هەمان ڕوودا و لە سنووری وەزینەی سەردەشت بەسەختی بریندار بوون و کۆڵبەرێک بە ناوی ئەبوبەکر ماخوزی خەڵکی گوندی میراوە گیانی لەدەستا. لە سنووری بانەش کۆڵبەرێک بە ناوی سیامە گیۆنسی بەهۆی بەربوونەوە لە بەرزای بەسەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کرا. شاینی باسەکان مەراسمی پرسە و سەرخۆشی و 2 کۆڵبەرە گیان بەخت کردووە ڕۆژی پێنجشەممە بە بەشداری بەرینی خاڵک بەڕێوە چوو. سەپاندنی سزا بەسەر چالاکێکی سنفی فەرهەنگیان لا وەرمێ. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی سنفی فەرهەنگیانی وەرمێ بە ناوی کەریم بۆستانچی لەلایەن لێژنێ بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئێداریەکانی ئامۆزش و پەروەرشدا بە 15 ملیۆن تمەن جەریمەی ماڵی، زەوتکردنی مۆبایل، 3 مانگ زیندان و خانەنشینی ئەجباری کرا. بە پێزانیاریەکان پلەی خزمەتگوزاری کەریم بۆستانچی لە گەڵاڵەی ڕیزبەندی پیشەیدا کەم کراوە و ناوبراو پاش 27 ساڵ خزمەت لە ئامۆزش و پەروەرش ناچار بە خانەنشینی ئەجباری کراوە. هەروەها ئەو چالاکە سنفیە لەلایەن دادگای انقلابی وەرمێ بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 3 مانگ زیندانی تازیری و
لەلایەن لەقی ١٠ دادگای انقلابیە و شارە بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا دژی نیزام بە 15 ملیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کراوە. گواستنەوەی نائب عسکەری بۆ بەندی تاکە کەسی زیندانی وەرمێ. نائب عسکەری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەرمێ بامبەستی جێبەجێکرانی حکمی ئاعدام ڕەوانەیە بەندی تاکە کەسی کراوە. بەپێ راپۆرتی ناوەندی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، نایب عسکەری لە مانگی خاکەلێوەی 1402 بە شێوەی نهێنی بە تۆمەتی محاربە بە ئاعدام محکوم کرابوو. پاش دەربڕینی ناڕزایەتی لە ئاسا حکومە تۆمەتەکەی بۆ بەغی گۆڕدرا و بۆ جارێکی دیکە لە مانگی ڕەزبەری 1402 بە ئاعدام محکوم بوو. لە ئێستادا و بەندکراوە سیاسیە چاوەڕێ حکمی دیوانی باڵای وڵات دەکات و لا دەسڕاگەیشتن بە پارێزەری سەر بەخۆ بێبەشکراوە. شانی باسەکە ناوبرا و ڕۆژی چوارشەممە هەشتی خاکەلێوە بە هۆکارێکی نادیار ڕەوانەیە بەندی تاکە کەسی کراوە و ئەگەری هەیە سزای لە سێدارەدانی جێبەجێ بکرێت. برینداربوونی هاوڵاتیەکی خەڵکی کامیاران بە چەقینەوەی مین. ڕۆژی پێنجشەممە 9 خاکەلێوەی 1403 هاوڵاتیەک بە ناوی حەمدی مەحبوبیان تەمەن 48 ساڵ و کارمەندی بەڕێوەبەرایەتی مخابراتی کامیاران بەهۆی چەقینەوەی مین بە سەختی بریندار بوو. بەپێ راپۆرتەکان حەمدی مەحبوبیان لە کاتی بەڕێوەبردنی ئەرکی کاری خۆی لە ملەی مرواری کامیاران تووشی ڕووداوە بووە. دوای تەقینەوەی مین و بریندار بوون ئەو هاوڵاتیە بۆ نەخۆشخانەی کەوسەری شاری سنەگوازراوەتەوە و لەوێ قاچێکی لەدەستاوە. بە پشتبەستن بە ئاماری تۆمارکراو لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا لە 3 شاری جیای کوردستان 3 شارۆمەند بەهۆی تەقینەوەی مین بریندار و هاوڵاتیەکیش گیانی لەدەستاوە. کۆچی دوایی هاوڕێی یەدێ بیگلەری لە وڵاتی سوید. بەپێ هەواڵی گەیشت و بەیانی پێنجشەممە 9 خاکەلێوەی 1403 هاوڕێ خۆشەویست و دێرین کاگی یەدێ بیگلەری کەسایەتی ناسرا و خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە شاری ستۆکۆڵم لە وڵاتی سوید لە تەمەنی 80 ساڵیدا کۆچی دوایی کرد. هاوڕێ یەدێ بیگلەری لە ساڵی 1342 هەتاوی پێنایە کۆڕی خەباتی سیاسی و لە پرۆسەی پێکێنانی کۆمەڵەدا بەشدار بوو. هاوڕێ یەدێ لە یەکەم ڕۆژەکانی دامەزراندنی کۆمەڵە لە ساڵی 1348 هەتاوی تا کاتی گیانەدەستانی وەکو کۆمۆنیستێکی وشیار و خەباتکار هاوڕێ و هاوسەنگەری کۆمەڵە بوو. لە شەڕی 24 ڕۆژە شاری سنا دەوری کاریگەری لە داڕشتن و دەرکردنی خەبەرنامەی تایبەتی کۆمەڵە لەو شارەدا گیڕا. هاوینی 1358 هەتاوی چالاکی بێدەریغی هاوڕێ یەدێ وەکو بەرپرسی دادگای شۆڕشی شاری سنا گیانی چەند تێکۆشەری بەدیلگراوی کۆمەڵێ کە لە پادگانی مەریوان ئەسیر بوون لە ئەعدامی حەتمی ڕزگار کرد. بۆ ماوەی چەند ساڵ وەکو کادرێکی پێشکەوت و وەکو پێشمەرگەیەک هاوڕێ لەگەڵ ڕابەڕی گیانبەخت کرد و کاک سەدیق کەمانگەر کە کاروباری قەزایی و حقوقی کۆمەڵەیان بەڕێوە دەبرد و یاسای دادگاکانی کۆمەڵەیان داڕشت. کاک یەدێ بیگلەری لە بنەماڵێکی ناسرا و تێکۆشەری شاری سنە بوو کە برایەکی بەناوی هاوڕێ عوبەید شەکیبە لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانی بەخت کرد. وێڕای دەربڕینی ئەو پەڕی پەژارەی خۆمان بۆ گیانەدەستانی هاوڕێ یەدێ بیگلەری سەرخۆشی لە ئەنجامانی بنەماڵی بەڕێزی و خەڵکی تێکۆشەری شاری سنە و هەموو هاوڕێیانی کۆمەڵە دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەخێرە و ڕێگای شۆڕەشگێرانێ بەردەوام بێت. بەیانیە چوار ڕێکخراوەی کرێکاری لەسەر بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئێران. ڕۆژی پێنجشەممە 9 خاکەلێوە چوار ڕێکخراوەی کرێکاری سەربەخۆل لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە بەهۆی قێرانە ئابووری کۆمەڵایەتی و سیاسیەکانی سەپێنراو بەسەر کۆمەڵگا و پەرەسەندنی هەژاری و جیاوازی چینایەتی هیچ ڕێگایەک جگە لە پەرەپێدانی ناڕزایەتیەکانی سەرشەقام نییە. سەندیکای کرێکارانی شەکەری حوتەپا، گروپی یەکگرتووی خانەنشینکراوان، کۆمیتەی هەواهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوەی سەربەخۆی کرێکاری و کرێکارانی خانەنشینکراوەی خوزستان لەو بەیاننامەیەدا سەرڕای ئاماژەپێدان بە ڕێژەی بەرزبوونەوەی ناڕزایەتیەکان ڕایانگەیاند خەبات بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە کۆمەڵگا تەنیا لە ڕێگەی ڕێکخراوە کرێکاریە سەربەخۆکانەوە مسۆگەر دەبێت. بەپێ ئامارەکان لانیکەم 2257 کۆبوونەوەی ناڕزایەتی لە ساڵی 1402دا بەڕێوەچووە کە 408 بابەتیان کۆبوونەوەی کرێکاری، 1465 بابەت کۆبوونەوەی سنفی،
200 بابەت کۆبوونەوە لە بواری ئازادی ڕادەربڕین، 32 کۆبوونەوەی خوێندکاری، 2 کۆبوونەوەی کەمینە مەسەبیەکان، 4 کۆبوونەوە لە بواری مافی ژنان، 1 کۆبوونەوە لە بواری فەرهەنگی، 20 کۆبوونەوە لە بواری ژینگە پارێزی و 125 کۆبوونەوە لەلایەن ماڵدزراوانەوە لە 31 پارێزگای ئێران بەڕێوەچووە. لە تەنیشت کۆبوونەوە ناڕزایەتیەکان لە بەلانەی کام 38 مانگرتنی سنفی، 134 مانگرتنی کرێکاری و 2 مانگرتنی خوێندکاری ئەنجام درراوە. لە سەرکاردەرکردنی 6 کرێکاری شرکەتی دەرمانسازی قازی تەورێز. لە ڕۆژانی ڕابردوودا 6 کرێکاری شاغڵ لە شرکەتی دەرمانسازی قازی تەورێز بە بیانووی بەشداریکردن لە ناڕزایەتی و مانگرتنی سنفی لە سەرکار دەرکراون. کرێکارانی شاغڵ لە شرکەتی دەرمانسازی قازی تەورێز لە ڕێکەوتی 23 ڕێبەندانی 1402 لە ناڕزایەتی بە کەمی حەقدەست و مەزایە و نەدانی داخوازیە دۆخراوەکانیان دەستیان لە کار کێشایەوە و لە ناوەندی شرکەت کۆبوونەوە. پاش تێپەڕبوونی 2 مانگ لەو ناڕزایەتیە بەشێک لە کرێکاران بۆ ئیدارەی سڵاعاتی بۆستاناباد بانکێشت و ڕۆژی 28 ڕەشەمەی 1402 6 کرێکار لە سەرکار دەرکران. مەرگی گۆماناوی بەندکراوێکی سیاسی لە تاران. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ تەرمی سارا تەبریزی بەندکراوی سیاسی پێشوو ڕۆژی 5 خاکەلەوەی 1403 لە ماڵی باوکی لە تاران دۆزرایەوە. سارا تەبریزی تەمەن 20 ساڵ ڕۆژی 25 خەزەڵوەری 1402 لە حاڵێکدا بەنیاز بوو بۆ وڵاتی بریتانیا سەفەر بکات، هاوڕێ لەگەڵ شارۆمەندێکی دیکە لە فڕۆکەخانەی خومینی تاران دەست بەسەر و بۆ گرتوخانەی دەسەڵاتی ئێڤین ڕاگوێزرا. مانگی بە فرانباری 1402 پاش کۆتایی هاتنی قۆناغەکانی لێپرسینەوە بە دانانی وەسیقەی 1 ملیار تمەنی لە زیندانی ئێڤین ئازادکرا. ناوبراو چەندین جار لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە هەڕەشەی بڵاوکردنی فایلە تایبەتەکانی نێو مۆبایلەکەی لێکراوە و ڕۆژی 4 خاکەلێوە بۆ جارێکی دیکە لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە بانکێشت و ڕۆژی 5 خاکەلێوە تەرمەکەی لە نێو ماڵی باوکی لە تاران دۆزرایەوە. کوژرانی ژنێک لەلایەن هاوژینەکەیەوە لە شارستانی جویبار. شەوی سێشەمە هەفتی خاکەلەوەی 1403 ژنێکی خەڵکی شارستانی جویبار لە پارێزگای مازەندەران بە بیانووی کێشەی خێزانی لەلایەن هاوژینەکەیەوە کوژراوە. بە پێزانیاریەکان هاوسەری ئەو ژنە تەمەن 34 ساڵە پاش کوشتنی هاوژینەکەی خۆی ڕادەستی یەکێک لە کەڵانتەریەکانی تاران کردووە و ڕایگەیاندووەکە هاوژینەکەی بە بیانووی کێشەی خێزانی کوشتووە. دووە هەواڵ سەپاندنی سزای نوێ زیندان بەسەر شەکیلا مۆنفەرێت. شەکیلا مۆنفەرێت بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین لە پەروەندەکی تازەدا لەلایەن لەقی 36 دادگای پێداچوونەوەی تاران بە 12 مانگ زیندان 2 ساڵ دوورخستنەوە و کۆمەڵێک سزای تەکمێڵی مەحکوم کراوە. بەپێ حکمی لەقی 36 دادگای پێداچوونەوەی تاران بە سەرۆکایەتی قازی عەباس عەلی خۆزان، شەکیلا مۆنفەرێت بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 12 مانگ زیندان، 2 ساڵ دوورخرانەوە بۆ دەرەوەی پارێزگای تاران، 2 ساڵ قەدەغەی چوونەتەرەوە لە وڵات، 2 ساڵ قەدەغەی چالاکی لە گروپ و حزبە سیاسیەکان و 2 ساڵ قەدەغەی کەڵگوەرگرتن لە مۆبایل مەحکوم کراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.